ئازاد ئەنوەر قادرە لە ساڵی 1952 لە گەڕەشی تەعزیر لەدایک بوومە تا پۆلی سەرەتاییم خوێندووە لە مەکتەبی ئیبن خولەکان. پاشان بابم دوکاندار بوو، دوکانیە بوو لە کۆتری سەلام. ڕۆژێکیان ئەو بینایەک لە هەولێرێ کەم شەریف جەمباز و فایق نادر بەرامبەر چایخانەی قەرداران بینایەکیان دروست کرد. بینایەکە هەر سێ تابق بوو. خەڵکەکان ئەوەندە پێیان سەیر بوو، بینای وهایان قەت نەدیت بوو. خەڵک جەژنان دەهات ڕسمی دەکرد کە بیناکەیان دروست کرد. لە هەولێرێ دوکانی ڕسمی خەتاتی نەبوو وەکو بڵێن. دوکانی هەولێر لە هەولێر هەر تابلۆ نەبوو، فقط تابلۆی بریجستۆن ئیتیعای پاتری بوو، میشلون ئیعای پاتری بوو. تێگەیشتی داود تەویل بەرامبەر بانقەکەی دەکا، ئێستا تەنیش مەکتەبی خولەکانی داود تەویل سێ دوکان 6-7 دوکان بوو. سێ دوکان گرتو لێندەرێ سیارەکی شۆفبلێتی لە ناو جامخانەکەی دانابوون. داود طويل وأولاده للمواد الاحتياطية شوفرليت وأو شتانە سێ قەتعی ئەوش لە مووسێ دروستی کردبوو. پاشەوینیا وەکو بڵێن سەیدلێت سەلاحەدین قەتعەکەی لە بەغداد دروست کردبوو. سەیدلێت شمال عینیشت قەتعەکەی لە بەغداد دروست کردبوو. تەنیش مەکتەبی خولەکان جێ مراتەبات ڕێوانی هاشم محەممەد دەباغ هاشم سەلەبی لەوێ شتی کردبوو. قەتعەکەی لەکن هاشم خەتاتی دروست کردبوو. ئێستاش بە شتم دێ لەم بانیلی بۆ یاخرابوو هاشم محەممەد دەباغ بە فارسی نووسی بووی. یعنی هەولێر قەتع و ئەو شتانەی کەم بوو، زۆر کەم بوو. ئەو کابرایە شەریف جەمباز و فایق نادر نادیان بە شوێنی خەتاتەشی لە مووسڵی لە بۆ مووسڵ خەتاتی هەبوو لەبەرەوەی لە حەلەب نزیک بوو. حەلەب یعنی نییە حەچتی ویسبایە لە حەلەب هەبوو. لە مووسڵێ ئەو زوێر خەتاتیان هینە قاڵدمە چەند لۆدانا نووسی شەریف جەمباز و فایق نادر للمقاولات الئینشائیە لە سەرێک بە ئینگلیزی نووسی. ئەم زۆر سەیرم پێ هات. ئەو کابرای دوو قەلەمی گرت، بە دوو قەلەمەکەی نیە تەختیتی کرد و هاتە خوارێ بە بۆیاقی پڕی کرد. سەرنجی ڕاکێشان بەڕاستی هەر لە کۆڵانێ لە مەکتەبێ بە دوو قەلەمی خەڵک پێی سەیر بوو. دەبن مامۆستا نەجات بە دوو قەلەمی دەنووسی. کوردی گوت کو دوو قەلەمی قەلەم هەیە ئێ قەلەم هەیە. ئەوان سەیری ئەو کابرام دەکرد بە دوو قەلەمی نیە هەموو شتەکانم دەنووسی. بلێم کۆڵان و کووسە و ئەوانەیەم هەمووی کردە شەریف جەمباز و فایق نادر. دەم نووسی دیسان داهاتم بزانم بەوی دەچی لاسایی بکەمەوە. هەر تەنیش داود تەویلی حەسەن خەلیج هەبوو ئەوە پاکەتی غازی وەکالەتی هەبوو. تەنیش دەوی مام سلەیمان مرەتەباتەشی دانابوون. ئەمەش گوتم مام سلەیمان دەمێ قەتعەکە لەوە بسم. وتی قەتعە چییە؟ گوتم ڕسمی شەربەتەکە لۆ دەکەم و ڕسمی هەنار لۆ دەکەم، پورتەقاڵ لۆ دەکەم. وتی دەنووسم مرەتەبات حاجی سلەیمان. المهم نیاوەشی قەتعەکەم لۆ نووسی هات سەیری کردنیە. گوتی ماشەڵڵا لۆ قەتعە ئەوها جوانە ئەوهایە نەبوو. خەڵک پێویستی بۆ قەتعە و ئەو شتانە نەبوو. یعنی شارەکە بەس شاری باتەی هەبوو، گەراج بەغدادێک نووسرا بوو، ئەو شتانە هەبوو. یەواش خەت یعنی وەکو بڵێن تەتەوری کرد و کەریم دیار هات و مەتەلەن محافەزە و ئەو شتانە محافەزە قەتعەشی ئەوەند کۆکەیە بوو. بەرامبەری شارەوانی قەتعەشی ئەوەندە بوو. وەڵڵا هادی دزەی گوتی کاک نەزات ئەو قەتعەمان زۆر کچکەی زۆرمان بڕە گەورەی بکە. ساڵی 75
تعين بووم لە مرکز شەبابی بەعنوانی خەتات ئەستان بەکردنەوەی دەورە خول و ئەو شتانەم دەکردەوە لە خەڵکی هەموو عوتڵەی 3 مانگی نییە 3 دەورە ختم دەکردەوە بۆ ماوەی تقریبان 15-20 ساڵ نزیکەی هەر ساڵێکی نییە مشینە 100 خەتات لێ بەشداری دەکرد. قسمی مۆسیقامانە بوو، عەبدوڵڵا ڕەسوول قسمی ڕسمی بوو، مامۆستا جەلیل قسمی مۆسیقای بوو، نیت جارەمان هەبوو، هەموو شتمان هەبوو بەڕاستی. ساڵی 76 بوومە عوزووی جەمعیەی خەتاتینی عێراقیین. هەر ساڵی 76 دامەزرا بوو کەم لەوێ بوومە خەتات ئەوکو برێن ئینتیمام کرد لە بۆ ئەو جەمعیەی ئەو شتەی هاتم لە هەولێرێ مەحاولەمان کرد تێگەیشتی جەمعیەکمان لە هەولێرێدانا ئەمن و کاک زیاد و کاک ئەحمەد عەبدوڕەحمان و مەحاولەشی زۆرمان کرد فعلەن ئەمنیان هەڵبژێردا بە سەرۆکی کۆمەڵەکە بوو ماوەی 2 خول بوومە سەرۆک و پاشەوی کاک ئەحمەد هات کاک زیاد هات الحەمدوللا ئێستا خەت لە لووتکەیە هەر پێش بڕچەیەک بکرێ مسابەقاتێکی دووەلی بکرێ خەتاتەکانی ئێمە یان یەکەمن یان دووەمن یانەش لە هەیئەی تەحکیمینە وەکو کاک ئەحمەد و کاک زیاد و کاک بژار و دوای هاتنی ئاینی ئیسلام خۆشنووسی گرنگی زیاتری پێدراوە و بۆتە بنەمایەکی بەهێز بۆ نووسینەوەی تێکست و ئاەتەکانی قورئان. ئەمە ژوای کرد لە پانتایی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست و وڵاتانی ئیسلامی خۆشنووسی وەک هونەرێکی باڵا لە قەڵەم بدرێت. زەخرەپە زۆر جۆری هەیە ئەو زەخرەپەی کە مندی دروستی دەکەم لە مزگەفتەکان و ئەوانە ئەوە زەخرەپەکی تایبەتی خۆشی هەیە ئەوە تەزیبی پێ دەلێت ئەو زەخرەپانە تەزیب ئەوانە لەسەر کاغەز و ئانە دەکرێت لە پەڕی قورئانەکان دەکرێت مەثەڵێ سەبرین ئەو زەخرەپەیە دروست کرایە تەزیب کرایە ئەڵایەکی لێوێ دەنووسی ئەوێ نییە ئاەتەشی بە خڕاتی دەنووسی من ئێستا شانازی بۆی دەکەم کە ئەو زەخرەپەی کە ئیدیوار و ئیگومبەت و ئەوانە یەکەم کەس بووکە من ئەوم هینایە بەس ئەمە خوای گەورەم فێر بووینە سیحەتێکی باشی دایتەمە کوڕەکەشم فێرە ئەوی شەکردیا ئەمن ئێستا بڕێک نەساغم ئێستا کوڕەکەم نەفسی ئیشەکەی من دەکا ئەوە مزگەفتی بەهەشتا 14 ساڵ پێش ئێستا ئەو مزگەفتە بەتەنیایی بەتەنیا کەسم لەگەل نەبووە بەتەنیا ئەو مزگەفتەم نەخش کرد دەگەیشتی خەری تقریباً دوو مانگ کارم لەو مزگەفتەی کرد هە بەتەنیا ئەو زەخرەفە و نەباتی و ئەوانەم هەموو کردیا تێگەیشتی بەردەکانم نییە هەموو بە خۆم بەردەکانم شکری بەردەکانم نییە وان کردیا. ئێستا لە بەغدایە ئیشمان هەیە لەوەی مانگێک پێشتر چوون لەوان مزگەفتێکمان کرد لە یەرموگ لە بەغدای مزگەوتمانەیە تێگەیشتی لە ئاکرێ مزگەوتمان دروست کردیا لە دهۆک لە سلەیمانی مزگەفتی مۆڵانە خالیدم کردیا یعنی نییە الحەمدوللا ئیشەکەی بەردەوامین. ئەوە خەتی ثولثی تێدایە قول هوەڵا هەدەکە خەتی ثولثە خەتی نەسخی تێدایە من ئەسکەلەمدا نابوو ئەسکەلەکان بەتایی بوو هاتمە خوارێ لە بۆ دەست نوێژی شتن و هاتمەوە دیتم 3 عەرەب لێرە ڕاوەستاینێ بە عەگاڵ و ئەوانە تەماشای ئەو زەخرەپەیان دەکرد سەلامەکەم کرد گوتی ئینتەهێنە تشتغل گوت لێرەی دە گوتم بەڵێ گوتی ئەو مۆندیسەکە لە چێ گوتم وەڵڵی مۆندیسەکە گەچوویتە بازاڕی لەمە کڕین و مەواد و ئەشتانە گوتی ئەو خەتاتە وەمانی ئەوەی بەلەزگە کردیە ئەوە بە هاوینیان دنیا گەرم دەبی تێگەشتی ئەو لەزگەیە فڕێ دەدا گوتم لەزگەی چێ گوتی ئی هات بلاسق کاتبە شوف گوتی بزانە بە لەزگەی کردیەوەی تم وەڵڵا ویلاوەتی لەی حەجی ئەمن ئەوی شەم نییە هەموو بە بۆیاغی کردیا ئەوەش خۆدی بۆیاکەن لێرەیە ئەگە باوەڕ ناکەی تێگەشتی گوتم ئەوە هەموو ئیشی دەستە لەزگە مەزگە ناکرێ گوتی یعنی ئەتو سوویە سەرێ ئێرە گوتم ئەسکەلەکە هەر مەوجود بوونیە لە یەک دەقەی چوومە سەرێ هاتمە دەرێ تەماشایەک دەریان کرد گوتی حەجین تەیا مەوالی موالیدی چەندە ئەوە بەسەری چووە سەری هاتیە خوارێک گوتم موالی 52 وتی ماشەڵڵا عەلەیک وەڵڵاهی لەمان وایە ئەوە تەبعەت کردە لەوێن دەرێ
یانی ئەوجا من فەخر بۆ ئیشەکەی خۆم دەکەم شانازی بەوەی دەکەم کە من یەکەم کەس بوومە لە کوردستان ئەو ئیشەی لە دەرەوەی لە کن تورکەکان و ئێرانیەکانم هینایتە ئەو کوردستانەی. ئێستا بنین مەدرسەی شێواکاری چەند مەدرسەی هەیە، خەتیش عینی مەدرسەی هەیە، مەدرسەی بەغدادی، مەدرسەی ئێرانی، مەدرسەی تورکی، مەدرسەی مسری. دەگەیشتی کورد توانی ببتە ساحب مەدرسە، ئەویش کاکە بژار بوو بیرۆکەکەی لە کاک بژارە وەریگرت. ئێستا ئەلحەمدولیلا مەدرسەیەکمان دانایە بە مەدرسەت ئەربیلی، یعنی بەڕاستی ئەو شوورەتی ئێستا مەدرسەی ئەربیلی هەیە، مەدرسەی بەغدادی نییە، باوەڕ کە سیقەتەوی مەدرسەی ئێرانی نییە. ئەمە خەتاتمانەیە وەکو بڵێن داوە ئیزازەی دەکا خەڵکی تونسە، خەڵکی مەغریبە. طبعاً ئەوانەش هەم بە جووری کاک بژار و کاک ئەحمەد و کاک زیاد و ئەو خەتاتانە مەثەڵەن کرا. هەروە لە نووسینی قورئانی خەتاتەکانمان زۆر دەورێکی باڵایان هەیە. وەختی خۆی محەممەد تاهیر کوردیش ئەوش هەر دەورێکی خۆشی بووە، ساڵی 1970 تەمەنی 10 ساڵان بووە لەگەر خەڵکی ئەو قەڵاتی هەولێرێ، تەمەنی 10 ساڵان بووە لەگەر باوی سووتە حەجێ، فێرەخەت بووە، پاشەوەی بوویتە مدیری ئەو مەدرسەی. خەتاتەشی ئەوەندە بین بووە، سەفەری لە بۆ مصر و ئەوانەی کردیا لەگەر عەبدولعەزیز ڕفاعی نیا وەکو برێن ئیزازەی لێ وەرگرتیا، گەڕایەوە سعودیەی مەسحەفی مەککەل مکەڕەمەی نووسیا، یەکەم جار ئەو قورئانەکەی نووسیا محەممەد تاهیر کوردی. هەموو ساڵێک کسوەی کەعبەی نییە، ئەوانە دەگۆڕن وەختی خۆی تورکەکان یان لە مصریەکان داهاتنیا لەکنە خۆیان دروستیان دەکرد، بەس دایانی نەشت. ئەوە لەوێ نییە کسوەی کەعبەی نییە بەدەستی خۆ نووسە محەممەد تاهیر کوردی. ئەتەوان نەبێ شانازی بە محەممەد تاهیر کوردی بکەین، چەند تەلیفاتی هەیە، عالیمەشی زۆر گەورەشە، حتا کوڕاسی هەیە لەکنە من، کتابی هەیە لەکنە من لەسەر مەناسکی حەج و ئەوانە، کتابەکی هەیە کوڕاسی نەفحەت الحەرەمین، مەساڵم زۆر هەیە ئیوی. طبعاً دەولەتی عێراقیان دامەزران ساڵی 21 مەلیک فەیسەڵ ئەوەلیان دانا. طبعاً ئەوانە ئەو دەولەتیان ئەو مەملەکەتیان دانای دەبی پارەی خۆیان هەبی، هەستان پارەیان دروست کرد. طبعاً هەنجی پارە زۆر بە قیمەت بوو، یعنی حسەیبی فلس و ئەوانە. طبعاً پارەکەیان درهەم و فلس و پێنج فلسی ئەوانە نییە، هەمووی نییە وەکو برێن وەچی ئاسنی چی پێ وەچین و حاس و ئەوانە بوو. هەستان گوتیان ئەوەی لە سکەی بێن لە ئیتالیای. تەسلیمەکەیان کە داوا کرد المەملەکە العێراقیە 10 فلوس ڕسمی، ئەو بەریشینە ڕسمی مەلیک فەیسەڵ ئەوەلی خۆی و عەگاڵەکەی. وەڵا ئیتالیەکان گوتیان کاکە ئەمە ڕسمەکە هیچ کێشەمان نییە، ئەمە لە پشتی شتەکەی نووسرایە المەملەکە عێراقیە، ئەوانە نووسرایە، ئەمە خەتات نینە، ئەوەمان پێ ناکرێت. هەستان ئیستیعانەیان بە محەممەد ئەمین یومنی کە هۆری دنیای جنوبی عێراق هەموو ئەو دروستی دەکرد، ختمەکانی لە ئەنگلیسیلیان ئیستیعانەیان پێ کرد. ئەو مەملەکەتی ئەوەی نییە هەمووی بە حەفر نووسی گەشتی، یعنی نادیە ئیتالیای لە ئێدالێک گوتن ئێستا تەواوە. یعنی پاشەوی وەکو بنێن لە بۆ زێڕنگرەکان، لە بۆ زێڕنگرەکان نییە توغڕای دروست دەکرد. توغڕا بەخۆی وەکو بلێن ناوی سوڵتانەکانە، یعنی لەسەر لیرە و ئەوانەی تورکی ئەوانەی هەبوو، ئەوانەی نییە بە حەفر لە بۆ زێڕنگرەکانی لێکرد. خەڵکی کۆیە خۆشناو بوون ئەوانە. زۆرم کەیفێدات کە قەتعکم هەڵواسرێ لە بازاری بیم ئەوە نەجات ئەوەی نووسیا. یەکەم کەس بووی مەلەولێری ئەلانەت زەوئیم کردیە، خوددا دەزانی. ئیشەکەشم هەموو بەدەستی یەدەوی کردیە، وەکو بلێن نێرە و مێیان دەتیە و فەحری پێدەلێن، حەفرم کردیە، شتم کردیە، فڕنیەکەم ئەوها دروست کردیە لە خۆم تێگەشتی لە مالێ نییە،
خەتاتەکانم هینای شتەکانی منە کاکە ئەوە ئیش ئەوا دەکرێت خەتعشی زاوئیان داوا کردوایە تێگەیشتی ئەسوم دەکەن گلیانیان دروست دەکرد پاشەوی گوتی بخۆت لە هەولێرێ دروست ناکەی ئەوە بکە ئەوە بکە ئەوکە فعلەن بەخۆشی هاتە هەولێرێ فێرە ئیشەکەی کردم هەزار ڕەحمەتی لێبی مەسیحی بوو ئەمری خوای کردی ئەوزە یەکەم کەس بوومە کە لە هەولێرێ ئیشی عەلانە زاوئی وانم کردیان مامۆستایەکانی وەختی خۆی لە حوزەی خۆیان مرکەبیان دروست کردیە خۆیان قامیشیان دروست کردی قەلەم و ئەو شتانە نەبوو ئەوە قەلەم زاپە و قەلەم پاندانیشی وەرە ئەوەیە هەموو نییە با قامیشی نییە ئەوانە نووسرایە یعنی هەر ئەزمەی وەرەقەش هەبووە تێگەیشتی حتا حاشیەکانی نووسرایە حاشیەکانی عینەن بە خەت نووسرایە تێگەیشتی ئەوەندە وەرەقەکەم بووە شتکەرە بووە ئەو حبرە بەخۆی دروستی کردیە خۆشی زار بەزار تەزیبی کردیە تێگەیشتی ئەمە خەتاتێکی ئێرانی هەیە وەختی خۆی قورئانێکی نووسیە قورئانەکەی نازانم کەتیتە دەبلن ئەو خەتاتەنیان نزیکەی 600-700 پەڕە هەر هەمووی بەخۆی بەدەستی خۆی تەزیبی کردیە ئەو کابرای ئیسان ئەوانەی بڵێن نەرمەندن مزەخریفن ئەوەیان پێسێرە دلین ئەو کابرای دەبی چەند ساڵی ژیابی ئەوە مەتەلەن ئێستا ئەو زەخرەپەیە بەدڵێن مشینە 10 ڕۆژ 15 ڕۆژی پێ بچی ئی باشە ئەو قورئانە کو هەموو نیەتە زەخرەفە کردیە ئەوە یعنی نییە ئەوە شتێکی خواییە ئەوە کوڵین مەلایکەت یارمەتی دەدا کو ئەمە دەچینە سەر وەسکەلەی مەلایکەت یارمەتیمان دەدا دەمانگیری حفزمان دەکا ئەوەش عینی شتە لە بۆ خوای گەورە ئەو شتەی دەکا ئەو شتانەش هەموو ئیلهامە لە لای ڕب العالەمین حامد ئامەدی کە من کە چوومە تورکیایی عەبدولکەریم مەزان عینوانی میدایە کورد بوو بەخۆی ها ئەسڵ کورد بوو ناوی موسا عەزمی بوو لە ئیستانبول دەژیا ئیستانبولی مەرکەزی عیلم و فەن و ئەو شتانە هەموو لە ئیستانبول غڕبووبەوە حامد لەوێ دەژیا لە مدیریەت مەساحەش نییە وەکو بنێن خەتات بووە چون حامدیان ساڵی 1910 ناردە ئەڵمانیای چووی تورکەکان لەگەر ئەڵمانەکان متەحالف بوون تگەشتی ئەو خەریتەکیان دروست کرد حتا ئێستا خەریتەکەی شتی نووسرایە کوردستانە کە زۆر دوور و دێژە ملاحەزەت کردیە کوردستان وەکو بنێت چ ئەرمەنستان نووسرایە چ سعودیە نووسرایە بەس کوردستانەکە بزانە یعنی زەمانی عوسمانیەکان دانیان پێدانەیە کە کوردستان هەبووە ئەوانە هەموو حامد نووسیتی ئەو خەریتیان لە ئەلمانیا تەبع کردیە چوومەکنی گوتم خەت شەولێرێ ما گوتی ئەمن گوتم خەت شەولێرێ دووەدەم شێخ ئەسعەد ڕەشکە و ئەوانە گوتم ئەمن ئەوانە باش دەناسم منداڵەکانی شتەکانیان خەتاتم و ئەوانە تگەشتی زۆر یارمەتیدار ناوەکەمی نووسی بسمیلایەکی لە بۆ من نووسی تێگەشتی هەموو ڕۆژی ئەمن تقریبان 15 ڕۆژ 2000 سەوەکردنی تەمان 15 ڕۆژ ئەمن هەموو ڕۆژێنیە داهاتوسیم دەکرد و شتێکم نووسی ناوەکی ئەوە لە بۆ من نووسیە وەکو بنێن هاتوسیم کردیە ئیجازەی ئەمن وەکو بلێن ئەوی خەتاتی باشە بە مامۆستای خۆم دەزانم هەر هەمووی ئەمن فەرقی ناکەم بێ من تەڵەبەی حامدیمە تگەشتی ئەحمەدی بە مامۆستای خۆم دادەنێم زیاد و تگەشتی بژار و کارزان ئەفەندی بە مامۆستای خۆم دادێنێم هەر هەموو خەتاتە باشەکەم مامۆستای خۆم دادێنێم من ئەو شتم پێدا نییە یان وەکو بلێن ئیلا ئیسفان من خەتات واللهی فەخر بەوەی دەکەم کە ئەوەندە وەکو بلێن نییە ڕەفاقەتی پیاوی چاکم کردیە پیاوی چاکم فێرەخەت کردی هەمووی بە وەفان هەمووی ڕێک و پێک موعەدەب تێگەیشتی ڕێزم لێ دەگرێن تێگەیشتی ئەمن خۆم بە تەڵەبەی هەر هەموو خەتاتەکان دەزانم